ئیمامی عومەر فەرمووی دەنگی قەعقاع ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە جەنگە بەس دەنگ و نەعرەتەی بەش شێروەشاندنی بە تەنها لە 1000 سەرباز گرنگترە. چاو لێیە چەندێتی سوپا گرنگ نییە، چۆن سوپایەکت هەیە گرنگە، چەند لیوات هەیە گرنگ نییە، چۆن لیوایەکی پێشمەرگە و سەربازیت هەیە ئەمەیان گرنگە. چەند زانکۆت هەیە گرنگ نییە، بەڵام ئەم زانکۆیانەی تۆ چێ تەخەڕوزیان لێ دەکا، چ بەحسێکیان لێ دەنووسرێ، چێ لێیان دەردەچێ. هەیە چەندین بڕوانامەی باڵای هەیە، بەکەلۆریۆسی هەیە، ماستەری هەیە، دکتۆرای هەیە، بەڵام کەسێکی بێخێرە بۆ کۆمەلگا، بەس خێری مەگە بۆ خۆی هەبێ. هەشا بڕواتان هەبێ پزیشک نییە، کۆلێجی پزیشکی نەخوێندووە، بۆردی لە پزیشکیدا نییە، نەشتەرگەر نییە، بەس دیاریدەدەرێکی پزیشکیە، معاون طبێکە، بەڵام بۆتە خێر و بەرەکەت بۆ گەڕەکەکەی. ڕۆژانە بەدەیان نەخۆش لێی سوودمەند دەبن، بەدەیان نەخۆش لێی سوودمەند دەبن و بەدەم هەمووانەوە دەچێت نەتبینیوە لە گەڕەکەکەی خۆتدا یەک معاون طبیەک یەک یاریدەدەرە پزیشکی زۆر خێری زیاترە لە خاوەن بڕوانامەی بۆردێکی نەشتەرگەر کە عەمەلیاتێک بەبێ پارە ناکە، کە ئامادە نییە بچێتە ماڵی هەژارێک نەخۆشێک، بەڵام یاریدەرە پزیشکیەکە بڕوانامەکەشی کز و لاوازە کەچی خێر و بەرەکەتە بۆ خەڵک. هەیە پۆستی باڵای هەیە و بێخێرە، هەشە فەرمانبەرە و کلیلی خێرە بۆ ئەو خەڵکەی ڕووی تێدەکەن. ئەو فەرمانگەی ئاوەدان کردوێتەوە، مدیرێکە هیچ خێرێکی وای نییە، بەڵام ئەو فەرمانبەرە تەواوی فەرمانگەکەی بوژاندۆتەوە، ڕووی حکوومەتی سپی کردوێتەوە. زۆر جاری پلەکەشی زۆر کەمە، یعنی لە ڕووی پلەوە پلەی نزمە، لە ڕووی پلەوە پلەدار نییە، لە ڕووی موچەوە موچەخۆرێکی باڵا نییە، بەڵام بەڕاستی خێر و بەرەکەت و ڕەحمەتە. سەردەمانی قاڕون دژایەتی دەکرد، لەگەڵ قەومەکەی خۆیان بوو دژایەتی فیرعەونی دەکرد، دژایەتی ستەمەکانی دەکرد. ئەیگو فیرعەون دەمان چەوسێنێتەوە، منداڵمان سەر دەبڕێ، خێزانەکانمان ئەتک دەکا و شەرەفمان دەشکێنێ، بەڵام دوای ئەوەی کە خۆی بە دەوڵەمەندی بینی فەبەغا عەلەیهیم لیان هەڵگەڕایەوە. ئای چەند بە ئازارە، ئای چەند ناشرینە کەسێک ڕۆژگارێک ئۆپۆزیسیۆن بێ، کەسێک ڕۆژگارێک لە دەسەڵاتی نادادپەروەر ناڕازی بێ، بەڵام ئەو کاتەی کە خۆی نان و کولێرەی دەستکەوت، کە پارە و پاروی دەستکەوت، کە پێگەی باڵای دەستکەوت، کە خۆی بە دەوڵەمەندی بینی، کە چەند ئۆتۆمبیلێک حیمایە بە دوای خۆیەوە بینی، کە چۆ سەر مێزی وەزارەتێک لە کابرای دوێنێ گەلێک خراپتر بێ، خەڵک ڕەحمەت بۆ کفندزی پێشوو بنێرن، ئەمان ئازاری زۆر زیاترە. پێگانەیەک ئازارتدا مافت بخوا، مافت پێشێلکە، سوکایەتیت پێ بکە، ئازاری دەروونت بدە، بڕواتان هەبێت زۆر ناڕەحەتە، بەڵام هەرگیز ناڕەحەتیەکەی ناگاتە ئازاردانی خزمێکی خۆت، برایەکی خۆت، کەسێکی خۆت، قەومێکی خۆت، هاوگوندەکەی خۆت، دراوسێکەی خۆت، ئەمان ئازاری زیاترە. وظلم ذوي القربى أشد مضاضة على المرء من وقع الحسام المهند. شاعر زۆر جوان فەرموویەتی کە دەڵێ زوڵم و ستەمی نزیک خزمێک، برایەک، خوشکێک، مامێک، خاڵێک، هاونەتەوە و هاوزمانێکی خۆت، ئەو کەسەی کە دوێنێ بە حساب شۆڕژگێر بوو دیفاعی لێ دەکردی، ئەمڕۆ زوڵمت لێ بکە، ستەمت لێ بکە، زۆر بە ئازارترە لە برینی شمشێرێکی بڕندە. ئەو شمشێرە بڕندە کە گۆشت و خوێنت تێکەڵاو دەکا، چەند ناڕەحەتە، چەند بە ئازارە، ئازاری برینی کەسێک کە خزمتە ئەوەندە ناڕەحەتە.